لە 23 نیسانی 2021 دەوڵەتی تورک حملەی نوێ ئۆپەراسیۆنی نوێ بۆ سەر هێزی گەریلا و لە پاراستنی مێدیا لە باشووری کوردستان و بەری هەندێ ئاخافتن لە ڕێگای تەلەفۆنەوە لەگەڵ بایدن کرد هەچەندە عیلاقیان ناڕێک بوو و هەندێک ساردی هەیە بەڵام لەسەر پرسێک کورد هەرتم ئەمریکا و ناتۆ بەگشتی لەسەر پرسی کورد متفقن و پشتیوانی دەدەنە دەوڵەتی تورک یعنی ئەو دووفاقیە ئەو کەیل بمکیالین لە ناتۆ بۆ بەرژەوەندی دەوڵەتی تورکان هەیە ناتۆ بە تەواوی پشتیوانی دەوڵەتی تورک دەکە هەم لە ئالی سەربازی هەم لە ئالی ئستەخباری و ئێمە هەمووی دەزانین یعنی گلادیۆ کە ئەو دەستگا مخابراتی جاسوسی کە لە ناوبەر دەوڵەتی ناتۆ دروست بوو ینی بەشی هەرە سوودمەند لەم مستەفید لەم گلادیۆیە دەوڵەتی تورکیا بوو دەژێت گەلی کورد هەمی دەوڵەتی ناو ناتۆ پشتیوانی دەوڵەتی تورک دەکرد لەبەرەوە ئەوە غەریب نییە ینی پشتیوانی ناتۆ یاخود ئەمریکا بە شێوەیەکی گشتی کە یەکەم دەوڵەتی مۆویلی ناتۆیە بۆ پشتیوانی تورکان غەریب نییە و یەکەم جاریش نییە بۆ بەرسوی پرسیاری دووەم کە بریتە لەوەی کە هێزی قەدەپە هێزی تایبەتی قەدەپە پشکداری دەوڵەتی سوپای داگیرکردی دەوڵەتی تورکان دەکاتن دژێ گەریلا دیسا ئەوەش هەر نوێ نییە ینی تاریخەکی دوور درێژی هەیە و ینی قەدەپە ینی گرێبەستی 50 ساڵی لەگەڵ دەوڵەتی تورکیە یعنی دەوڵەتی تورکی بۆ خۆ گرێبەست دەگە خۆ کردیە تەنها قەدەپە وەکو شاهد لە ناو ئەو گرێبەستەدایە یعنی هەمی لەسەر حیسابێک گەلێ باشوورە لێ بە دەستی قەدەپە هەمی تەسلیمی دەوڵەتی تورکان دەکە هەم خاک هەم واریدات هەم ئەو سامانی سەرزەوی و ژێرزەوی ژ بۆ هەندێ قەدەپە دەخوازێتن ینی بۆ خۆی پشکێکە لە دەستگای شەڕی تایبەتی دەوڵەتی داگیرکردی تورک و هەمیشە لە هەمبەر بەرژەوەندی گەلی کورد دەوەستنەوە و دەبینین کە لە شەڕدا بەشداری دەکەن و لە ڕووی سەربازی لە ڕووی جاسوسی لە ڕووی لۆجستی بە تەواوی پشتیوانی لە سوپای داگیرکە دەکە تەنانەت ئەو سوپایی کە هەیەی ئەو پێشمەرگە بەناو پێشمەرگە ئەو چەکداریوی هەنا میلیشیات هەمی وەسا ڕاهێنرایانە کە پارێزوانی لە بنکە و بارگای سەربازی دەوڵەتی تورکان بکەن لە ناوچەی شیلازێ و کانیمازێ و ئامێدیە و بامەڕنی و هەمی ئەو بنکەی سەربازی کە دەوڵەتی تورک لە باشوور دروست کردیە زیاتر لە چل بارگایوی هەیە چەکداری قەدەپە دەیپارێزێن و ماهەمیدی ساڵی 2010 وەختی سەرهەڵدانی شیلازێ دەستی پێکرد گەل هێرش کردە سەر بنکەی بارگای دەوڵەتی تورک بنکە و بارگای دەوڵەتی تورک هەموو داگیر کرد لەگەل ئەو دەوڵەتی تورک فەرمان کرد بەسەر سەرۆکی پارتی و ڕایەدارانی قەدەپە کە ئیدی دەبێ ئەو بنکە و بارگەیانەی سەربازی تورکیان لە خەڵکی بپارێزرێ و بۆ خۆیان ببنە حیمایەی ئەو بنکە و بارگەیان لە خەڵک نەوەک ڕاپەڕی بکەن سەرهەڵدان بکەن دژێ ئەو بنکە و بارگەیانە ئەوە سەرباری ئەوەش ئەو چەکداری قەدەپە وەکو جاسوس وانە وەکو ڕەفعی ئەلغام وانە بەری سوپای تورک بستە هەر شوێنێک ئەوان دەستە پێش ئەگەر کوژراشن ئەوان دەکوژرێن یعنی ژ بۆ ئەوەی ڕێپاک بکەنەوەش بۆ دژمنی داگیرکرد یعنی دکاری وەسەر بێژن ئەو هێزەی چەکداری قەدەپە ئەوان پەروەردەکرانەوە بۆ ئەوەی کەوا دژی گەریلا و دژی گەلێ خۆ بۆستنەوە
دەوڵەتی تورک لەگەڵ قەدەپە بە هەورە دەخوازن ئەو پرۆفکسیۆن چێکن زمینە سازی بکەن ji بۆ شەڕێکی گەورە لە هەمبەر گەریلا ئەوان دەخوازن گەریلا لە هۆڵی ڕاکەن ji بۆ ئەو پیلان و ئەو داگیرکاریە و تاڵانکردنی کوردستان و هەمووی لە چارچەوەی میساقی ملی دەخوازن جێبەجێکەن ینی ji بۆ هەندێ gelek پیلان و گەمەی قڕێژ دژی گەریلا چێ دەکەن و کۆنترا گەریلا بە دلێ گەریلا دەخوازن زمینەی شەڕ چێ بکەن لە ناوگەل گەریلا ڕەش بکەن دەخوازن وەسا بێژن کە گەریلا مەکتەب دەسووتێنی و مزگەوت دەسووتێنی و ماڵی گوندیان دەسووتێنی یعنی وەسا دەخوازن سوورەتێکی خراپ بدەنە گەریلا بۆ ئەوەی کە گەل پشتیوانی لەگەل بسین چوە تەواوی گەلی باشووری کوردستان جگە لە کەمینێک کە ئەو کەمینە کە هەمی لە لایەن دەوڵەتی تورکیاوە ڕاهێنراون و بوونەتە مرتەزەقە ئیدی زۆرینەی خەڵکی کوردستان دژی ئەو شەڕانە ji بۆ هەندێک دەخوازن زمینەی شەڕ ئافا بکەن بەری ئەوە هێرش بکەن چکە باش دەزانن گەلێمە هۆشیارە نەکەوتە ناو ئەو پیلانجیێڕێ و ئەو ماوەیەکە زۆرە لە میدیایەکانیان و هەروەها لە ناو گەل دەخوازن گەریلا ڕەش بکەن دەخوازن زمینەی شەڕی گەریلا دژی گەریلا تەواو ئامادە بکەن ئەو کاتیش دەست بە هێرش بکەن بەڵام هەتا ئێستا کە ئەوان نەیانتوانیە قەدەپە دوو دڵە متەڕەدیدە نازانیتن ینی دەرەنجامی شەڕ ئەگە دژێ گەریلا بکاتن دەرەنجام چاوا دەبیتن چکە ئەو دەزانیتن بەری هێرش پشتی هێرش قەدەپە دووشتی جیاواز دەبیتن قەدەپە ئەو ڕاستی دەزانیتن دەزانی گەل ئیدانی دەکات و گەل ڕێسوایی دەکاتن و بۆ خۆشی لاواز دەکەویتن و چی دیکە دەوڵەتی تورکیا کە بزانی لاوازە چی دیکە ناتوانێت ینی ئەو سیقە و متمانە نامینێ بە قەدەپە ji بۆ هەندێ ینی قەدەپە متەڕەدیدە ینی هەر کات دەڕواتن دەخوازیتن هەندە خاڵی بەهێز بۆ خۆکو بکاتەوە بۆ ئەوی شەڕ دەست پێ بکە بەڵام نکاریتن بەڵێ ناتۆ وەکومە بەرێ باس کرد پشتیوانی دەوڵەتی تورکە ji بۆ داگیرکردنی کوردستان و ئەو شۆڕشێ کە تەفگەری ئازادی پەکەکە ینی هەڵگیرساندووە و دژێ دەوڵەتی تورک هەمی بە هەمی هێزێک دەوڵەتی ناتۆ پشتیوانی لە دەوڵەتی تورک دەکات و هەمی ئەو مەسەلانەی مافی مرۆڤ و دیموکراتیت بە دوو مکیال دەپێوی لە سووریا ینی دژێ بەشار ئەسەدە بەڵام لە تورکیا دژی تورکیانینە لەبەرەوەی دۆستیوانە و نیزامی سیستەمی ئەوەی لە تورکیا بەڕێوەسی زۆر دژوارترە و پیسترە و چەپەڵترە لەو ڕژێمەی سووریا ئەمە نابێژین ڕژێمی سووریا دیکتاتۆر نیە بەڵکوێویش دیکتاتۆر و خۆیان ڕێژە بەلێ ینی هیچ فەرقێک لە بینیوان تنە بەڵام دژێ سووریانە ڕژێمی سووریا بەڵام چاوپۆشی دەکەن لە ڕژێمی تورکیا ینی سەرنەها 10,000 ینی مرۆڤی ئازادی خواز سەر بە پەکەکە لە زیندانەکانە و زیاتر لە 6,000-7,000 هەدەپەیی لە زیندانەکانن و گەلێمە لە ژێر ستەمی گەورەدایە و ئێستا کەس دەبینین لە باشوور هەمی ژینگە و هەمی دارستان و گەلێمە کۆمەڵکوش دەکەوت دەسووتێنیتن و دەوڵەتی ئەمریکا یان ناتۆ لە خۆ بێدەنگ دەکات ئەو دبێژن ئەو سوێدە ینی چاردەیمان جڤینیوان هەیە
لەژێر ناونیشانی بڵاوکردنەوەی ئاشتی و دیموکراسی و مافی مرۆڤ لە هەموو جیهاندا، بەڵام ئەوە شیعارێکی دروشمێکی درۆیە. ناتۆ درۆ دەکاتن لەبەرەوە لە هیچ شوێنێک ناتۆی لێبیتن ینی ئاشتی و دیموکراسی نییە و پشتیوانی لە نیزامی دیکتاتۆرەکان دەکاتن. وەک ئێمە دەبینین ئێستاکە پشتیوانی لە دەوڵەتی تورک دەکات کە ناوەندی ئیرهابە، ناوەندی دژە دیموکراتیە، کەسی پشتیوانی لێ دەکات. یعنی ئەو ڕەواترین قەزیە لە شەرق ئەوسەط لە ڕۆژهەڵاتی ناوین دۆزێک کوردانە، کەسی ینی بە چاوی تورکان سەیری دۆزێک کوردان دەکات و ناخوازێتن ئەو مەسەلە حەلبیتن و هێشتا دەخوازیتن پەکەکە ناولیستی تیرۆر ببینێتەوە کە ئەوە ناحەقێکی گەورەیە. هێزێکی سیاسی نوێنێری گەلێک کورد لە لیستی تیرۆر دابیتن کەمە شەرمێکی گەورەیە بە بەنیوچوانی ناتۆ و ناتۆ هەمی دەبی ئەو ڕاستی بزانین ناتۆ ڕێکخراوێکە ئێستاکە ڕێعایەتی ئیرهاب دەکە. چاوە ڕێعایەتی ئیرهاب دەکە؟ دەوڵەتی تورکیا بۆ خۆی ناوەندی تیرۆرە، بە خۆی پشتیوانی لە نوسرە و ئەلقاعیدە و داعش دەکاتن، کەچی لە ناوەندی ناتۆدایە. کەواتە ینی دەتوانین بڵێن ناتۆ داعش و نوسرە و ئەلقاعیدە تێدایە، کەچی لە بەرامبەردا هێزێکی وەکو پەکەکە کە هێزێکی دیموکراتی خواز و هێزێکە ئاشتی خوازە دەیەوێ گەلی کورد ینی لە سایەی دیموکراتیت و ئاشتیدا بە مافەکانی بگاتن و بۆ گەلانی ناوچەکە پرۆژەی هەیە، کەسی ئەو لە لیستی تیرۆرە. یعنی بەڕاستی ینی لێرە ینی مرۆڤ ماتمای دەمێنێتن لەو دروشم و شیعاراتانەی کە ناتۆ هەڵی دەگرێتن. ناتۆ ڕازگۆنیە و ناتۆ دەبینین کە وەکو دەستگایەکە بۆ داپلۆسین و پێشێرکردنی مافی مرۆڤ، تەنها دەستگایەکە یاخود ڕێخستنەکە ژ بۆ پاراستنی بەرژەوەندی ئەو دەوڵەتانێک کە لە ناو لە هوندری ئەو ڕێکخراوەدانە لە ناوانیشدا دیارە داعش و ئەلقاعیدە و نوسرە جێ دەکرن. یعنی دەوڵەتی تورک دەستی خۆئانیتە ناو هوندری مالباتی بارزانی و هەروەها ناو سەرکردایەتی قەدەپە و کادیری وی و سەربازی و عسکەری و سیاسی دەستی خۆهاتیتە ناوێ تەنەها وەکو ئەختەبوت لە ناو واندایە ڕێخستنەك دروست کردیە. ئەو ڕێخستنە سەر بە دەستگای جاسوسی میتە بەری ساڵی 95 ساڵی 1990 سەدەی ڕابردوو، ینی وەختێ شەڕی ناوپەرێ ینی تەفگەری ئازادی گەلی کوردستان گەری لاو و هەروەها قەدەپە ڕوویدا، لەوێ ئەو دەویەوە دەوڵەتی تورک بیر لەوە کردەوە چاوە بتوانیتن قەدەپە کۆنتترۆل کاتن. قەدەپە هەمی ئەو دەستگای ئەمنی و جاسوسی و سەربازی ناو دەوڵەتی تورکیە دەستی وان لە ناو قەدەپە هەیە و ئەوان قەناڵ دروست کردیە. ئەو قەناڵانە بەخۆ گرێدایە و قەدەپە وەکو حزب نمایە، قەدەپە قوارەی سیاسی نییە، بەڵکی قەدەپە بێتێ لە گەلێک قەناڵ گەڵێک کەناڵی جیاجا هەمی گرێداون بە دەوڵەتی تورک و جەندەرمەیە و دەستگای شەڕی تایبەتە و دەستگای جاسوسی میتە و دەستگای دن هەیە. ئەوانە هەمی بە هەورا گرێدراونە. بەڵام پشتی کە ئەردۆغان لە 2002 دەسەڵات گرتە دەست لە تورکیا، ئەو ینی زیێدەتر تەرکیز کردە سەر دەستگای جاسوسی میت لە هوندری قەدەپە. ئەو کەناڵیوی بەهێز کردو و هەرتم هەر ڕۆژ دەچیتن بەهێزتر دەبیتن. نەها دەستگای جاسوسیمی تەواو قەدەپەی کۆنتترۆل کردیە، یعنی مالباتی بارزانی تەنها لە شکل ماون و تەنها ئەو گەرانتیان درایتێ ناوی وان بەکاردێنیتن بۆ شەرعیەتدان بۆ ئەو داگیرکاری بۆ ئەو تاڵانکردنە. یعنی بە ناوی قەدەپە و مالباتی بارزانی نەفتی کوردستان هەمی تاڵان دەکرێت. ئەوەی کە بە فعلی تاڵانی دەکە دەوڵەتی تورکە، یعنی ئەو وەختێ دەبێژن
ئەو شوێنە کردرایە دەوڵەتی تورک لە قەدەپە کڕی وەسانیە هەمی کوردستان بە خۆی دەزانیتن نەها وەسا ئەو تۆڕە جاسوسیە ئەو تۆڕە دروست کرێن ناو هوندری قەدەپە ناو هەناوی قەدەپە ئێستاکە دەستێکی بۆشە تەنها ناوە ینی مەدەبینین ینی هەندێک مەسئولی عسکەری هەیە ناو قەدەپە وەکوی توکان دائاخفن ئەوە پەروەردەکراینە ینی ئەو هێزێ زرێوانی و هێزێ دن گوڵانوانە ئەو هێزانە دەوڵەتی جاسوسی دەوڵەتی تورکیا جاسوسی میت پەروەردەکردینە گورگە بۆرەکان ئەوان لە سەربازگەیان هەیە لە نزیک هەولێرۆکی ئەحمەدی مەسپاریش باسی کرد لەوێ پەروەردە دەبینن ئەو چەتەی ڕۆژ ئەوانیش بە هەمان شێوە ئەوان پەروەردە دەکەن ینی قەدەپە تەنها شەکلە قاوغا هوندری وی تشتێک نییە ئەو بەناوی حزب ینی هیچ مەشروعێکیان نییە هیچ پرۆژیان نییە هیچ بەلایەنەوە گرنگ نییە ینی وان بۆ گەل ڕازیکەنیانە دەخوازن لە ڕێگای میدیاوە گەل بخاپێنن بەڵام ئەوان هەدەفی سەرشیانەوەیە ینی مانەوەیان لە دەسەڵات ئەو مانەوەیان لە دەسەڵاتیش گەل بەوان ناداتن ئەوەی کە ئەو گەرنتیدایە ئەو دەوڵەتی تورکیا بەواندا بۆ هەندێ قەدەپە ئەو ناکۆکی ناوان ناکۆکی چاوان ناو دەوڵەتی تورک ناکۆکی هەیە دەوڵەتی مافیا و مەهەپە و ئاکەپە ینی ناو هوندری یەک ناکۆکی هەیە وەسا ئەو ناکۆکیە نەقل بوویتە ناو قەدەپەش ینی قەدەپە بۆ خۆ قوارەیەکی بۆشە تشتێک نییە مەشروعی وی نییە بەشێکە لە دەستگای شەڕی تایبەت بەشەکە لە دەستگای جاسوسی میت بەشەکە لە دەستگای کوشتن و کۆمەڵکوژی و تێکدانی ژینگەی کوردستان ینی ئەو بۆ خۆ وەکو حزب نییە ئەمە نکارین وەکو حزب بینین ینی ما لە 2014ەوە هەمیشە شرۆڤە دەکەین دبێژین قەدەپە حزب نییە بەڵکی بەشەکە لە دەستگای شەڕی تایبەت و ئەو کەناڵە جیاجیانەی ناوهودریوی هەیە لە ناکۆکیدانە ینی مەدەبینین هەندێک لە مەسئولین بەرپرسی سەربازی قەدەپە ji بۆ شەڕی هەمبەرێگەریلا gelek بەهرسن و دەخوازن هەرچی زووە شەڕ بێ ئەوە چێوانە نوێنەرایەتی دەوڵەتی تورک دەکەن ئەوانە بە تەواوی نوێنەرایەتی دەوڵەتی تورکە وە جێنادەنە ینی ئەو ینی تەنانەت سەرۆکی پارتی مەسعود بارزانی یا تیروان بارزانی یا مەسرور بارزانی جێنادەنەوانە بە هیچ شێوەیەک ئەوانە خۆیان لە گەرە گەورەتە دەبینن چکە دەوڵەتی تورک ما هەمی دیت ئەو ئەندام پەرلەمانی تەزویری کوردستان وەختی لە برادۆست دەوڵەتی تورک داوت کرد لە گوندی بەرمیس لەوێ دەرێ هەمی دیت ینی چاوە لە دەرەوەی ئیرادەی سەرۆکی پارتی ینی یەک لە سەرۆک عەشیرەتەکانی برادۆست ئیستەقبالی پێشوازی دەستگای جاسوومیت و سوپای داگیرکردی تورکیە کرد بۆ داگیرکردنی کوردستان ینی سەرۆکی قەدەپە نکارێتن بێژێتە ئەو ئەندا پەرلەمانە تا بۆچی وا کرد ینی مافیوی نییە چکە دەوڵەتی تورک ڕێگای بەوی ناداتن ژ بۆ هەندێ ینی باشەوە دەزانین کە قەدەپە وەکو حەزب نەبایە هوندریوی بۆشە گەریلا لە نەتیجەی داگیرکاری خەباتی دژوار بەڕێوە دەبا لە ڕووی جوگرافی داگیرکرد لە چێ بێ گەریلاژ لێ دەبێت لەبەرەوە گەریلا نەها پشتیوانی تەواوی گەری لە پشتە دەکرێتن و ینی گەریلا هێزێکی خۆشەویستە و هێزێکە پشتیوانی دەکرێت لایەنگەلەوە ئەوەی کە ڕیسوا دەبێتن پشتی ئەو شەڕاگە قەدەپە بەستە ناو شەڕەگە ئەوە قەدەپە دەبێتن لەبەرەوە قەدەپە ئەو ڕاستی زانینیش بۆ هەندێ دوو دڵە نکارێتن بڕیاری خۆ بداتن ینی دەوڵەتی تورکیش دوو دڵە قەدەپە ینی ئەگەر قەدەپە لاوازکەوی ئەگە گەریلا سەرکەوی ئەوەش کێشش کێیە کێشی ئەو احتیمالە زۆر گەورەیە لەبەرەوە دەوڵەتی تورک ینی لەسەر ئەوەش ڕادەوەستێتن ژ بۆ هەندێ گەریلا گەل لە پشتیەتی و گەریلا گەرلای مۆدرێنە گەریلا
چاوە ینی خۆی نوێ کردوێتەوە مۆدرێن کردووە بەرامبەر داگیرکردنی کوردستان بە هەموو ئیمکانێتێک و بە ئیرادەیەکی بەهێز لە هەمبەر داگیرکرد وەستاوەتەوە ئاواش دەکارێتن قەدەپە لە بەردەم قەدەپە بۆسیدن قەدەپە هێزیوی نییە و معنەویاتیوی نییە مۆراڵیان نییە و دزانن ئەو شەڕە ئاسان نییە لەگەگەری لە ژ بۆ هەندێک دوێ دڵ